بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست ڕۆژەوانانی عازیز خۆشحاڵم کە تەمەنی ئەمانەتمان باقی بوو ئەم جارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاین و سروشت. تاوان من لەگەڵ سروشتا زۆر تێکەڵ بووم، ئێوە خۆتان شایەتی ئەوەم بۆ ئەدەن چەند ساڵە بەرنامەی ئاودان بێ پێشکەشەکەم. دایمە ئەم جۆڕکە لەگەڵ ئەم گاڵۆکەم پێبوو. ئەمەش هەر بەرنمەکەیە بە میرات بۆم ماوەتەوە بەکاری دێنم. ئێستا بینەرانی خۆشەویست ڕەنگە حەقی خۆشیان بێ پرسیاری ئەوم لە یەکەنەڵەن خوایە ئەمە جاران پڕ بوو لە نقڵی ئەم پیاوادا بە مناڵان و مێر منداڵان، بەڵام ئایا ئێستا بۆ ئەم بەرنمەیە ئەمەی هەر لە شانایە ئەبێ چیتیا بێ. ئێستا پێتانەڵەمە مێوارەیە پیشانتانێ دەم کە ئەوەی کە ئێستا لە جۆرکەکەمە بریتێ لەم قورئانی پیرۆزە بە درێژای ئەم ماوەی کە من خەریکی ئەم بەرنمەیەم جگە لە قورئانی پیرۆز دەسم لە هیچ کتێبێکی دیکە نەداوە. بۆیە ئیتر ئەم قورئانە ئەوەیە کە بەڕاستی ئینسان ینی بیکا بە سەرچاوەیەک بۆ ژیانی خۆی، بیکا بە سەرچاوەیەک بۆ ئەو بابەتانەی کە دەیوێت پێشکەشی خۆشەویستانی خۆی بکە. ئەم جاران نقڵتان پێنادەم، نقڵەکە زمانتان شیرنکە، بەڵکو نقڵی ناو قورئانی پیرۆستان پێشکەشەکەم، ئەو نقڵەی کە نەک تەنها زمانتان شیر نەکە، ناودەمتان شیر نەکە، بەڵکو ئەخلاقتان بەر لەوەی کە زمانتان شیرین بێ ئەخلاقتان شیرین نەکە، خوڕەوشتان شیرین نەکە. بۆیە لەگەڵ ما بن ئەم ئێوارێژی ئینشاءڵڵا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ئاین و سروشتان پێشکەشەکەم. فەرموو. بەڵێ خۆشەویستان، جارشکە سەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوو. دکتۆر چانیاخوا بەخێر بێ. یاخوات و سەلامەتی دەست خۆش بێت. باخوری سپاس دەکەم. با بە قسەیەکی خۆش دەست پێ بکەم. وەڵڵای ئەزانم سەرماتە. بمبورێت خوا. دکتۆر بە دکتۆر بانگت بکەین پێت خۆشترەیە بە مامۆستای ئاینی و مەلا؟ وەڵڵا هەر حەزەکەم تۆ توکە مەلاشی؟ نا تۆ شێخی مەلای دکتۆریشی. شێخ وەگەر خوا قبوڵی کە. ئینشاءڵڵا دیارە شێخەکە پێ خۆشە. کاک شێخ جان، ینی با بچینەوە سەر بەرنامەکەمان. ئێمە باسی جوانیەکەین. بەس جوانی بەڕاستی جاری وا هەیە لە وشەیە زۆر دەرەکەوێت. ینی جۆرە کەسێکەیە ڕستسازێکی جوان بۆ قسەکە، ینی ئەدەبی لە ڕێگای وشەوە ئەبینین. چەندێک گرنگە بە تایبەتی بۆ ئینسانی ئیماندار، چونکە ئێمە باسی ئەوەکەین کە خوای پەروەردگار جوانە، جوانی خوڵقاندووی، جوانی خۆشەوێ. لە بەرنامەی ڕابردوودا باسی ئەومان کردووە. ئەی چەند گرنگە ئێمە وشەمان جوان بێ. لێت ناشارمەوە، ینی هەندێک لە مسلمانانی عازیز ڕێز و حرمەتم بۆ هەمویان هەیە لە سۆشەڵ میدیا، ینی جاری وایە زمان ناشرنێکی زۆر ئەبینین. چەندێک گرنگە ئێمە قسەمان جوان بێ، یان چەند داواکراوە لە ڕوانگەی شەرعیەوە کە ئینسانی ئیماندار طیب بێ، طیب هەتا لە قسەکردنیشان. بەڵێ خۆی وشە عادەتەن بسم الله الرحمن الرحیم وشە بەکارهێنان تعبیر و پێناسە و تعریفی ناطقەکەیە، متەکەلیمەکەیە. چەنە وشەی ناسک و جوان بەکاربێنین ئەو نە پێناسەکە چڕۆپڕ و جوانە بێ بۆ شەخصەکە. و بەکارهێنانی وشەی ناسک و جوان و طیب وەکو جەناب فەرمووت فەرزە، وەکو فەرزەکانی کە وەقولوا للناس حسنا، وەقولوا للناس حسنا للناس، نەک بۆ مسلمان هەموو خەڵکێک. كمثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. كلمة طيبة وكو شجرة يقوايا ناخي جيجيرة أساسي جيجيرة ونهايات يجي لأسمانه. وشي ناسك وشي شيرين وشي لين كبيغمري خوا فرميتي القول اللين بالرواب كتأريخ يبيت وتأريخي هي، يعني كسك أبيني بردوام وشي ناسك بكارينه أو عفوينية أو تأريخي كي لقى قصي جوانا تأريخي كي هي هموش ربيعك بيني لما زجوا تاك وفاتك إلى السجدة أو تأريخي لقى السجدة هي بصوت فقد نامري، بصوت فقد نامري كسك يجلسر ميزي ما عمري خوابكات بويك جارو دو جارو سي جار خوا حينا با يك تاريخيه بوي تتشيبك يعني لك روحي درجت شارينيه بوي وشي ناسك براستي هنر ما وصا فيونت اشياء من نزانم بس ابي اخون فيركم
وەکوردیش توانە بیجاوە اینجا بیهاوە بێ لە قاڵە بێ لە فلتەر وشەی ناسک وشەی جوان وشەی شیرین الكلمة الطيبة چییە؟ وتی حەسەنیان سەدەقە فەرمووی سەدەقە بۆ حەسەنە نییە بۆ حەسەنی بەکار نێنا چونکە وشەی کەلیمەی طیبە بەخشە تەنانەت پاداشتی لەسەر وەرەگریت پاداشەکە واز لێ بێنە وشەی سەدەقە یعنی ئینفاق ڕاست یعنی بەخشین کەواتە تۆ جەنابە ببەخشی بە وشەی پارەم پێ نییە بەخشم فەرمووی يسألونك ماذا ينفقون قل العفو عفو چییە؟ عفو کەلیمەی طیبەیە باشە دکتۆر ئەگە سەیری قورئانی پیرۆزیشەکەی کە کەلامی خۆی پەروەردگارەوە خۆی پەروەردگار ناردێتی بۆ ئینسان یعنی ئەو جوانترین با بڵێن دەربڕێنی با بڵێن لە خۆ گرتووە ئێمە باسمان کرد یعنی حتا بۆ قەسەسەکانە ئەحسەن القەسەسە باشە أحسن الحديث أحسن القصص باشە کەواتە ئەگەر ئەمە خۆی پەروەردگار لله مثل الأعلى کە بۆ خۆی ئەوەی هەڵبژار دەبێ ئەبێ بۆ ئینسانی مسلمان چەند ئەولاترە کە ینی ئەم دەربڕینانەی کە بۆ تێگەشتنێکە بۆ حاڵیبوونی بەرامبەرەکەیکە چنێک گرنگە دیسان لە چوارچێ ئەم جوانیا بمێنێتەوە ئەم قسە باشانە بمێنێتەوە ئەم کەلیمەی طیبەیە بمێنێتەوە لەبەرەوەی قورآن خۆی وتمان جوانە و ئەلفاظی جوان و ولله المثل الأعلى وەکو جەناب فەرمووت بەکاری هێناوە ئێمەش واجبە لە سەرمان لەبەر یەک شتی زۆر گرنگ و مهم ئەویش ئەوەیە ئیسلام خۆی ئیسلام بۆ کەسی مسلمان ئیسلام خۆیەتە جواب ئیسلام نایەتە جواب ئەوەی کە ئێنێتە جواب ئەوەی کە تەمثیلی ئەکا جەنابتیت منم غەیری ئێمێ بۆیە پێویستە ئەم وشە جوانانە فێری ببین و تەسەوور کە کەسێک کە قسەکە هەر بە ئاەت قسەکە هەر بە فەرمایشی پێغەمبەر قسەکە هەر دەم هەڵێنێتەوە حەڵوای فوقەهای لە دەمەوە دەرەچێ چکلێتی مفەسرین لە دەمەوە دەرەچێ لقمی عولەمای لە دەمەوە دەرەچێت ئەبێ ئەم کەسە چەند شیرین بێت چەند جوان بێ بۆیە پێویستە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی مهمە بۆ ئەوەی هەمومان بەشدار بین لەم ئەجر و پاداش و سەدەقە و بەخشینەیە فێری ببین وەکو وتم هونەرە یعنی هەمومان ناتوانین فێری بین زۆر بەڕاستی دکتۆر بۆەوەی کە بەرنامەکە ئاین اینجا لەگەڵ سروشتە بۆی لێکی بینەوە دیسان بینەوە بۆ ناو سروشت خۆی پەروەردگار لە قورآنی پیرۆزەوە لە سوورەتی قافە ئەفەرمێ ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع رزقا للعباد باش يعني باسي ئەومان بۆکە کە لە ئاسمانەوە بارانێکی پڕ بەرەکەتمان بۆ باراندون زەوی بووە بە جەنات و تەنانەت ئەو دانێوەڵانش کە درۆی ناکرێن باشە کەواتە ینی ئەم کە سەیری ئاەتەکە ئەەکەی سیاقی ئاەتەکەی ئەەکەی وەنەزەلنا ینی لە ئاسمانەوە داباران قسەکە لەسەر ئەوەیە زۆر جار ئێمە سەیری زەویەکەین ئەلوانەکە ئەبینین پێشی حەیرانە بین بەڵام دوای ئەوە سەربەرز ناکەینەوە بە ئاسمان چەندە پێویستمان بە سەربەرزکردنەوەی بە ئاسمان ئەمریشمان پێکراوە سەربەرزکەینەوە وإلى السماء كيف رفعت ئێمە قەت ئەرز و ئاسمان لە یەک نادا بەس ئەوەی لە یەکیان ئەدا ئەبێ بەمایی ئەوە ئینسانەکانە کەسە مسلمانەکەیە ئەتوانێت ئەرز و ئاسمان لە یەک بدات ئەتوانێت ئەو عیلاقەیە ئەو ئاشتەواییە دروست کات لە بینی ئەرز و ئاسمانە چونکە هیچ کات ئەرز بێ ئاسمان نایکرێ هیچ کات ئاسمانیش چی بکات بەبێ ئەرز و تەمامەن وەکو شەو ڕۆژ وایە تەمامەن وەکو ئافرەت و پیا وایە قورآن فەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى کەواتە ئەمانە هەمووی لازمی و مەلزومی یەکترین ئەبێ ئێمەی سەر ئەرز بە وەفا بین لەگەڵ هەم ئەرزە هەم ئاسمانە زۆر جوانە چونکە بەبێ ئاسمان ئیشەکانە وەستێ بەبێ بارانەکە هیچ نامێنێ کەواتە دکتۆر ئەوەی کە جەنابەت وتت ئەرز و ئاسمان ئەبێ مرۆڤ لێکی بە حتا وحی خۆی پەروەردگار کە هاتووە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو قورئانە پیرۆزەکە لە شێوەی وحی هاتووە وحی ئەگەر دروست بێ قسەکەم دیسان ئەڵێمەوە ولله المثل الأعلى ئەوەی کە وەسیتە لە بینی ئەرز و ئاسمانە مرۆڤە کە بریتە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەوە ڕێک ینی دەقا و دەقلەکە قسەکەی جەنابتە دروستەکە مرۆڤ ئەرز و ئاسمانە گەینە بە یەک تەنسیقەکە ئاکات وانسا ئەرز و ئاسمان بێ مرۆڤ نەفعی نییە لەبەرەوەی ئەرز و ئاسمان خراوەتە خزمەتی مرۆڤەکان فبالتالي مرۆڤەکانن ئەبێ مامەڵەیان جوان بێت و بزانن چۆن ئەم هەلە ئەخۆزنەوە بۆ ئەوەی لە هەردوو لە ڕەحمی خوای ئاسمانی و ڕەحمی خوای سەر ئەرزی مەحروم نەبێت بۆ ئەوەی بەردەوام بێ
بەچی بەردەوامە بێ ئەو جوانیە ئەو قەشەنگیە ئەو باڵا بەرزیە ئەو سەوزیە ئەو بارانە ئەو تەرزەیە ئەو بەفرە ئەو ئاوەدان بوونەوە بە شکر و حەمد و سەنای عەبدەکان خۆشترین سەوتی ئینسانە کە بەرزە بێتەوە بۆ لای پەروەردگار بە حەمد و سەنای خواوە وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەو زیادەیە ئیسا جاری وا هەیە فما بكت عليهم السماء حتى ئاسمان جاری وا هەیە ئەگری بۆ کەسێکی صالح بۆ پیاوچاک بۆ عالم بۆ خواناس بۆ زەویناس بۆ مرۆڤ دۆست بۆ ئەو کەسانەی کە خاوەنی پەیامن بۆ ئەو کەسانەی کە بەریسالەوە ئەژین لە دنیاە بۆ ئەو کەسانەی کە هەست بە خۆیانەکەن هەست بە تاریخیانەکەن هەست بە ناخیانەکەن لەسەر و هەموو هەست بە خالقیانەکەن بۆیە جاری وا هەیە قەتەڕاتی باران گریانە جاری وایە سەر ئەرز هەست بە ما من مەخلوق خوا دروستی کردبێ إلا فطريا خوا أناسه وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم هموش تكان أونا بوفان تسبيح خوا كان جل جلاله دكتور إيش كلو بابتانيك لنا سروش تاعها بريتي لا أجل ئاژەڵیش بۆ خۆی ئیچکە لەو شتانێکە لە قورئانە باس کراوە تەمان کە ئێمەڵێن ئاژەڵ مەبەستمانەوەی ئاژەڵ لە ناو سروشتە و دوای کە مرۆڤ ڕامیەکە و بەکاری دێنێ هەتا لەمەشە جۆرێک لە سەرسامی و لە جوانی هەیە خوای پەروەردگارە فەرمێ وەلەکم فیها جەمالون جەمالی بەکارهێناوە بۆ ئاژەڵ کەواتە ینی ئەلێرەشە بوونی ئاژەڵیش مەسەلەن بۆ نمونە لە ناو سروشت و لە ناوی نایەنسی بۆ نمونە جاران دکتۆر ئەگەر لە لادەیە ئەسپێکی هەبوایە ئەسپێکی ڕەسەنی هەوایە ئەسپێک کە تاویەدا و ئەیتوانی مەسەلەن بۆن منە جۆرێک لە کوڕێنیشی لەسەر بکە زۆر دڵخۆشیە کرد ئێستا بچۆ بۆ لای ئەو مەردارەکانەوەی کە مەڕووماڵاتیان هەیە ئەزانی بە سەعات سەیری دەمی با بڵێن مەڕەکانیان بکەن کە جیاکە خۆن وەڕست نابن ئەم جوانیە کە خوای پەروەردگار دیسان لە ئاژەڵا بۆ مرۆڤی داناوە لە ناو تەبیعەتە بۆ مرۆڤی داناوە وەکوتم دروستکردنی ئاژەڵ و پێدانی ئەو جەمالیەتە بۆی تەنها لەبەر کەسەکانە خۆ ئاژەڵ خۆی نازانێ خۆی جوان زۆر نازانێ خۆی ئیسا بۆ نمونە لە ناو ئەو بەحرەیە چی هەیە ماسی هەیە ماسی هەرتانەیەتە دەرەوە نازانێت لە ئاوایە بۆیە کە یەتە دەرەوە دەسەکە پەلەقاژێ بۆیە پێویستە ئێمەی مرۆڤ بزانین ئەو جوانیە یاخود ئەو جوانیە بقۆزینەوە متعە و چێژی لێ وەرگرین یعنی بۆیە پێغەمبەران ما من نەبی إلا وراء الغنم پێغەمبەرێک نییە ئیلاوە شوانێتی کردووە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام چون کەشتی لێ و قیادەی لێ و فێرەبی ئیسا تۆ باسی مەڕووماڵات کرد مەڕووماڵات دروس و عیبارێکی زۆر گەورەی تایە جاری وا هەیە ئێمە لەوانەیە بە یعنی بەداخەوە ئەم قسەیە یەکەم لەوانەیە زۆر بە چاوێکی کەم سەیری کەسێ بکەین کە مەشغوڵە بە حەیوانەوە یان ئەو مصطلحی شوانیە کە جوانترین مصطلح خوا دایناوە بۆ هەمومان لەسەر زاری پێغەمبەرەکەی وفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوان و هەمووشتان مەسئولن لەسەر ئەو ڕعیەتەی کە پێ دراوە کەواتە شوانێتی لەقەبی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام شوانێتی جوانیە بۆیە مهمە ئینسان وەکو مرۆڤ دۆست بێت بینیژی هەبێ لەگەڵ ئاژەڵ جاویستم ئەوە بڵێم ئێستا ڕەنگە بەشێک لەو ڕۆژوانانی ئازیز ئەلەوانە بن کە ژینگە پارێزن کە ئاژەڵ دۆستن چەندێک گرنگە بەوەی کە خوای پەروەردگار ئەم وێنە جوانەی دروست کردووە کە مرۆڤ دەتوانێت تێکی بە ینی فەسادی ئەرز ئینسان دەتوانێت دروستی کەوە نییە باشە چەندێک گرنگە کە ینی ئاگای لەو تەوازوونە بێ ئاگای لەو با بڵێن شێوازی مامەڵەکردنە هەبێ کە بە تایبەتی لەگەڵ ئاژەڵ و پەلەوەری شێویە 114 سوورەتمان هەیە سوورەتمان هەیە بە ناوی حەیوان و ناونراوە یعنی سوورەتێکمان هەیە پێوترێ سوورەتی النمل طبعا النمل يعني مێلورە ئەگەر بەس بچۆ لەسەر کتێبەکانی کە باسی حەیوانەکەن کە باسی حەیوانات و ئاژەڵەکەن یەک ژیانێکی تایبەت بە خۆیانیان هەیە ئینسانەکان بەس چاو لە ژیانی مێلورە بکەن زۆر سەرکەوتون تەنانەت سوورەتی بەقەڕەشمان هەیە سوورەتی النەحل واتە سوورەتی هەنگ یەک ژیانی تایبەتیان هەیە ئەو بەس هەناوانەکان ئەوانەی کە هەنگاوانکان بۆ باسکەن ئەوان باشی دێزانن سورة البقرة سورة فيل أمانة انسجام يعني أما جزء لنا إيوة جزء لنا إيوة يعني بيغمري
عزیزمان صلى الله عليه وسلم فەرمێن لولا الكلاب أمة من الأمم لأمرت بقتلها ئەگەر دوو لە ڕووی جەنابەت و بیسەر و بینەری بەڕێز ئەگەر سەگەکان ناویناون بە ئومەتێ نەبوونایە ئەمر بەکەن هەمویان بتۆپینایە کوژرانایە لە ناو برانایە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێن پێغەمبەرێ لە پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل خوای تەعالا گلەیی لێ کرد لأجل قرصة لەبەرەوەی مێلوورەیە گازێکی لێگرت فأمر بحرق بيتها ئەمری کرد ماڵەکەی بسووتێنرێ ناوراوە ماڵ بيت النمل ماڵ کەواتە ئەبێ ئەو ئینسیجامە کە دروستە بێ احترام دروستە بێ هیچ کات مافی ئەوەمان نییە بە ئەنقەز مێلوورەیە پانکەینەوە هیچ کات بۆیە مێلوورەش خۆی زۆر عاقڵە چیەڵێ ئەڵێ ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده بەڵام وهم لا يشعرون ڕاکەنە ژوورەکانتان ڕاکەنە ماڵەکانتان پانتان تەحتیمی بەکارێنەوە بۆ لەبەرەوەی مێلوورە پان نەبێتەوە نە نوعیەتی شوشەی تایە جزئێک لە شوشەی جوانە کریستی باشێک لە کریستاڵ تەحتیمی بەکارهێنەوە بالضبط هنا ورد دەبێ بالضبط وهم لا يشعرون ما شاء الله يعني نەملە مێلوورە ئەو نە عەقڵی فطری پێیە ئەڵێ پانمانەکەنەوە بەڵام بەبێ مەبەستیان نییە وهم لا يشعرون بۆیە مهمە ئینسان يعني سەیری ئەم جەمالی حیوان و ئاژەڵ و پەلەوەر و نازانم ئەوەی کە وردە و کە ناوەکەی زۆربەی نازانم ئەوەی لەسەر سنگە ڕواو ئەوەی لەسەر ئەوەی 4 پێ و ئەوەی 10 پێ و ئەوەی 1000 پێ و هەمووی جێ ئەوەیە تۆ ڕێزی لێ بگری هەمووی مەخلوقاتی خوان هەمووی خوا دروستی کردووە بۆ ئەوەی بۆی دەرسی گەورەی لێ وەرگیرێ بۆ ئەوەی ئیش بەکاری بێنی قورئانە فەرمێ هەندێک ئاژەڵ هەیە یعنی باڵتان بۆ ئەگوێزێتەوە گواستنەوەتان بۆ ئەکات لیتەرکەبوها بۆ ئەوی سواری بن بۆ ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمری کردووە کە فێری ئەوە بین ئەسپ بەکاربێنین و ها ڕەبازی پێ بکەین بالضبط بۆ ئەوەی کە وەکوتم ئەو ئینسیجامە دروست بێت کە ئینسانەکان ئەو ئاژەڵەی کە خوا دروستی کردووە هەم چێژی لێبینین هەم منفعەتی لێ وەرگرین منفعەت یعنی سوود هەم سوودی هەبێ بۆیە هەچ ئینسانێکی بینی بۆ زەوق پشیلەیەک چۆلەکەیەک ئەکوژێ ئەو ئینسانە لە ئەسڵها ئینسان نییە لە ئەسڵا ئینسانێکی دوور لە ئینسانەکانە چونکە هیچ کات متعی ئێمە لەسەر حسابی حیوانێک نییە بڕوا بکە چۆلەکە بە مناڵ بووین چۆلەکەمان کوشتووە بڕوا بکە ئەو بنجەمیدەی پڕە لە گۆشت جائز نییە ساحێبەکەی بچێ ڕاو کات ڕاو بۆ لە هەموو تەمەنان 2-3 جار بۆ چێژە بەڵام جارەکانی کە بۆ چییە بۆ فەقیرە بۆ کەسێکە کە پێی بژی ئەویش بەبەرجێک نەیکا بە چی ئەسڵوایە نەیکا بە پیشە ڕاو ناکرێ بە پیشە بۆ لەبەرەوەی بەشی هەمووان بکات و بۆ هەمووان بێت بە گوێرەی خۆی بە پێی خۆی بیژی کا بە پیشە ئەو نەبێت کە پێی دەوڵەمەند و ڤێلای پێ نەکڕێ یعنی من عاجبە ئیلا اللهم ئەو شتانە نەبێت کە ئەتوانی بەدەست بیکەی مەسەلەن بۆ نمونە حەوزی ماسی دروستەکە کابرا ئەیکا بە مەزەری تیجارەتی مەسەن شوێنێک دروستەکە مریشکی تا بەخێوەکە دەواجینێک دروستەکە زۆر جوانە زۆر مهمە ئەم بیئەیە ئەم ژینگەیە هی هەمووان ئەبێ سوودی لێبینین هەمووان الناس شركاء في 3 پێغەمبەر فەرمێ الكلأ والملح والنار کەواتە کەلە چییە؟ ئەو دەرو دەشتەیە هەمومان شەریکین تایە هیچ کەس بۆی نییە مەنع بکە هیچ بۆم نییە مەنعی هیچ کەسێ بکەم بۆیە ئەسڵ وایە یعنی ئەم سروشتە وەکوتم ئینسیجامێ دروست بکەین و چێژی لێبین دکتۆر قورئانی پیرۆز باسمان کرد کوتمان بە تەنها بەس حوسنا بەکار نایانێ ینی حەسەن و ئەحسەن جگە لەوەش هەتا لە هەندێک شوێن زینە بەکارێنێ ڕازاوەیی لە هەندێک شوێن بەهجە بەکارێنێ گەشاوەیی بە هیچ بەکارێنێ دڵگیری ئەمە ینی بۆ سیاقەکانیان ئەگۆڕێ سیاقەکانیان ئەگۆڕێ بە پێی باسکردنی شتەکە بەهجە فەرموو چییە؟ بەهجە کوتمان هینە گەشاوەی باسی لە بەهجە لە قورئانە لە چی هاتووە وحدائق دات بەهجە حدیقەیەکی گەشاوە کە بچیتە 3 يذيبن الحزن الماء والخضراء والوجه الحسن سێشت هەیە خەفەت نایەڵێ ئاو لەگەڵ سەوزی لەگەڵ وەجی حەسەنە جارێکە زینە بەکارێنێ لیتەرکەبوها وەزینە باسەکە باسی حیوانە ئێمە گەر کەوێش زینە نییە ئێمە گەر ئەسب زینە نییە ئێمە گەر کەسەی یەکەیت ئاوا دڵ یعنی شتێکی پیان نایە شتێکی خۆشی بچۆ بۆ ئینسانەکان
وتیان بۆی ئافرەت دڵی لە خۆی دانەمێنێ بزانێ بۆی پێناسەی جوانی بزانێت چییە پێناسەی جوانی زانی چێ مامۆستا بەڵێ إذا نظرت إليها سرتك پێغەمبەر فەرمووی عەلەیهی وسەلام کە سەیرێ کرد ئاوا یعنی هەم دڵخۆش بی هەم دڵخۆش بیت ئیتر ئەو دڵخۆشیە ئەوە نییە کە خەڵک بیری لێ کردوێتەوە ئەوەی کە من و تۆ بیرمان لێ کردوێتەوە خوا نەخواست تووشی موسیبەتێ بێ جا خۆی هەموو ئافرەتێکی جوان تووشی موسیبەت بێ کابرای مێری تەلاقیە چونکە بۆ جوانیەکەی هێناوێتی فبالتالي ئەم گۆڕانکاریانە ئەکرێن هەم لە قورئان هەم لە حەدیثی پێغەمبەر عەلەیهی وسەلام لەسەر سیاقی ئەو باسکردنە باسی چییە کات وشەیەکی پڕ بە پڕی خۆی بۆ دێنێت یاخود پێوەی لەزگە کات هەموو وشەیەک بۆ هەموو شوێنێ بەکار نایە لەوانەیە بەگشتی بەکار بێت بەڵام خوای تەعالا ئەوەیە کە پێت کە لە خزمەتا وتم خوای تەعالا وشەی بەکارهێناوە باسمان کرد وتمان جوانترین وشە ئیختیاری وشەش ئەوە نییە خۆتی بۆ ئامادەکەیت ئیسە جەناب یەک شتی جەنابتم زۆر بەدڵەکە قسە ئامادە ناکەی ئەوەی ناختە ئەیڵیت زۆر جوان دەرەچێ هەمووی قاڵبە بەڵام جەناب شەو لەبەری کە من شەو لەبەری کەم وانایگەرین ئەبێ بۆستین جاری وای ئەوەسین لەبەرەوەی هی خۆمان نییە لەبەرەوەی جاریوە تەکلیف لە خۆمانەکەین قەت تەکلیفە خۆم ناکەم قەت تەمثیل ناکەم چونکە تەمەنی کورتە بەڵام ئەوەی ناخم بێتە دەرەوە بە جوانی بێم لە قاڵب باشی بەکاری بێنم تماما وەکو قورئان دەرەچێ يعني ولله المثل الأعلى تماما من أتوانم بڵێم صفتێکی قورئانی هەڵەگرم صفتێکی خواهی جل جلاله وەرەگرم کە اختیاری وشەیە دکتۆر لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە قورئان هەموو ئەم جوانیانەی کۆ کردوتەوە هێناوێتی و فەرمێ بۆ دوو مەبەستە ئەمە یەکی چیان بریتێ لە چێژوەرگرتن ئەوەی تریشیان بریتێ لە بۆ بیرکردنەوە یعنی بۆ ئەوەیە ئەم سروشتە ئینسان چێژی لێوەرگێ و بیریشی لێ بکاتەوە تەمان چێژوەرگرتن ئەوە ڕەنگە هەموو کەس تێ بگا کە سەیری شوێنێکی بە دڵتە و جوانە و متعەیەکە و چێژی لێوەرەگریت بەس بیرکردنەوەکە زۆر مهمە بەڵێ مامۆستا متعەیج و بیرکردنەوەش هەردووکیان بە هەدەف ئەبێتەوە بیکەی یعنی چێژ ئەبینم بە هەدەفی چی کەواتە چێژ بۆ دەبێت پێشەکیەکە بۆ بیرکردنەوە بالضبط کە چێژ ئەبینی مامۆستا بە هەدەفی ئەوەی کە من ئرتیاحێک بیەم بە خۆم ئەمە یەک دووهەم کاتێک کە چێژە بینم ئۆتۆماتیکیەن کەسێک کە متعە وەرگرێ مێشک و بیر و هۆش و هەناوی ئیتیساڵێکی تایبەتیە بێ مامۆستا بیرکردنەوە بە هەدەفی چی ئەوە من سەیرەکەم یعنی چۆن بیرکەمەوە بە دوو هەدەف یەکەم ئەبێ ئەم سروشتە خوا دروستی کردووە ئەبێ خۆی چی بێ حەج عەزیمێ بێ جەلە جەلالو ئەم دەسەڵاتە نەک وەکو شکڵ بێتە مێشکم نا وەکو دەسەڵاتی ڕەهای وەکو قووەتی مەشریق و مەغریب مەشریقین و مەغریبین مەشارق و مەغارب ئەمە چییە ئیستە لێرە سەعات بۆ نمونە 5 و کەسرە لە ئەمریکا جیاوازە ئوسترالیا جیاوازە شەرقی ئاسیای جیاوازە هەموویژی 6 ساعات و 7 ساعاتمان بینە بە بیرکردنەوە بە هەدەفی ئەوەی کە یەکەم وتم عەزەمەتی خوامان بۆ دەرکەوێت جەلە جەلالو دووهەم نەبینە دوژمنی ئەم بوونەوەرە بیکەین بە جسرێک لە بینی خۆمان و خوایە چونکە پێغەمبەری خوا کاتێک کە چووە سەر ئوحود ئاوای کرد وتی ئوثبت ئوحود ما عەلەیکە ئیلا نەبی وصدیق وشەهیدان وتی جێگیر تحملی پێغەمبەری نەکرد عەلەیهی سەڵاتو وسەلام کەواتە هەر شوێنێن لەسەر ئەم ئەرزەیە یان حجەیە بۆمان یان حجەیە لەسەرمان وإذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها وتي عن عائشة أخبارها شيء وتي بيت أيليه يان خرافة لسر يان شاكل لسر كردوه يتجواب يتقسى بويا سير كردني إما بو سروشت بو أو دو هدفية يا كم عظمتي إخوة دو هم بو أوي ئاشتەوایی دروست باشە دکتۆر ئەمە ئەگەر ڕەبت کەینەوە ببورە وتیشم ئەخی کۆتا پرسیارە بەس لەبەر سەرماکە وام لێ هات ببورە لە خزمەت لەبەر سەرماکە ینی تۆزێک هینەک ئاوا بوو دکتۆر ینی دەکرێت ئاواش تەماشا ئەم مۆزوع بکەین ئەویش ئەوەیە کە خۆ دەزانی هەموو ئەو تاوانانەیە کرێ زۆر جار مرۆڤ بیر ناکاتەوە یعنی ئەگەر بیرکردنەوەیکی باشی هەبێ مرۆڤ ڕەنگە دەستی نەچێتە تاوان و خراپە و تەنانەت گوناهیش نەکا
چەندێک گرنگە مەسەرم بۆن منە ئەمەی کە خی پەروەردگارە فەرمێ هەموو ئەم گێتیە هەموو ئەم جوانیە هەموو ئەم سروشتە لە پێناوی ئەوەیە کە چێژ وەرگرە گەرنە ئازابێ بەڵام بیریش بکەرەوە چێژ وەرگرە و بیرکەرەوە ئەو چێژەش بێ مایی ئەوەی کە تۆ سەرپێچی نەکەی چۆن یعنی هەموو تاوان و مەعسیەتێک لە 5 دقە زیاتر دەرناچێ یان دقەیەکە یان 2 دقەیان 5 دقەیە بڵین خوانەخواستە گەرێکی ئینسانێکی کوشت ئینسانێک یەک لەحظەیە زیناکردنی 5 دقەیە تا هەمووی کۆتاییەت ئێ باشە ئەم جوانیە ئەم متعەیە ئەم قەشەنگیە ئەم ئیرتیباتە نابێتە مای ئەوەی تۆ لەو 5 دقەیە یعنی دوورکەویتەوە یعنی 23 ساعات و 55 دقە تۆ یعنی نابنە شەفاعەتکارت بۆ ئەوەی کە تۆ ئەم 5 دقە خراپەیە ئەنجام نەیت یعنی تۆ تا چەنە ناختی ئاسوودە کردووە ئەم جوانیە ئەم متعەیە ئەم سروشتە ئەم سیرکردنەی تۆ ئەم بیرکردنەوەی تۆ تا چەنە ئەو فەراغی بۆ پڕ کردویتەوە ئێستا جاری وا هەیە خەڵکەڵێ خەڵک تاوانەکە مەعسیەتەکات سەرپێچی ئەکات لەبەرەوەی فەراغی هەیە ئێ باشە یعنی فەراغم هەبوو ئیتر بێ پیاوی خراپ بم ئێ باشە ئەڵێ لەگەڵ خێزان تا باش بە بۆی فەراغی بۆ دروست نەبێ یعنی ئافرەت فەراغی بۆ دروست بێ دەست بێتە لانی بێ حورمەتی لەگەڵ ڕێزمان بۆ هەموو ئافرەتانی سەر ئەرس هەر قاتیبەتەن یعنی ئەبێ وانییە فەراغە بێ خۆم پڕیکەمەوە هیچ کات چاوەڕێی جەنابت ناکەم فەراغی من پڕکەیتەوە ئەبێ خۆم ئەو نەم تیابێ و ئەو نە وجودم هەبێ و ئەو نە لە خۆم ڕازی بم و ئەو نە بەدەم خۆمەوە بم کە فەراغی خۆم پڕکەمەوە بۆیە ئەوەی کە جەناب فەرمووت مەسئلەی تاوان و مەعسیەت و سەرپێچی ئەوەیە ڕابتێکی زۆر گەورەیە لەسەر ئەم ئەرزە و کە وتمان سیرکردن و بیرکردنەوە و چێژوەرگرتن بۆ ئەوەی ئەو فەراغەمان بۆ پڕکاتەوە ئەو نەشتی جوان هەیە نەقسێکی شەبێ کێشە نییە و ئینسان دائیمەن لە هەموو کات و ساتێکا بێ نەقسی هەبێ چونکە کەمالی مطلق بۆ خوایە کەمالی مطلق بۆ خوایە هیچ کەس نییە کامل بێ کەسێک هەیە دە مناڵی هەیە بەس عیلمی پێ نییە دە مناڵی هەیە بەس پارەی پێ نییە مناڵی نییە بەس عالیمە دوو مناڵی هەیە بەڵام شەهادەی عولێژی بەدەستهێناوە دوو مناڵی هەیە شادەی نییە دوو مناڵی هەیە و هەردوو شاوی نابینایە نەقسە ئەبێ هەبێ نابێ ئەبێ هەر یەکە مەشغوڵ بێ بە شتێکەوە بڕوا بکە ئیسە جاری وا هەیە مامۆستا پەیوەند دەبینم زۆر دڵی خۆشە و زۆر چێژی بینی و بەڵام ئەشێت لە هەمان کاتە چەند مشکیلەی هەبێ بەڵام دەری نابڕێ دەری ناخات چونکە خۆشیەکان ئەوانەی کردو بە قوربانی خۆشیەکان مەجبور نین ئێمە پەیوەندیمان لەگەڵ مامۆستا پەیوەندا هەموو کات و ساتێ تاقەی سەلبی لێ وەرگرین ئەیکوا تاقاتی ئیجابی معقول نییە یعنی ئێستا تو جەنابێ لە ماڵەوە کەیتە دەرەوە لەگەڵ کردنەوەی دەرگاکانە مشکلەکان لە ماڵەوە دانێ ئێستا بەرنامە دەرەکەی جەنابە مشکلەی بەرنامەکەت خێزانە نابێ بە قوربانی ئەو جوانیەی ناو ماڵ تێکەڵی ئەو ئیزدیحامەی ناو ئیشی مەکە ئەو ئیزدیحامەی ناو ماڵیش هەمانە با نەیبینە سەر ئیش بۆیە جوانیەکان لە یەکجیاکەینەوە مواقیفەکان لە یەکجیاکەینەوە مامەڵەکان لە یەکجیاکەینەوە هەر یەکە بە شێوازی خۆی مامەڵی لەگەڵا بکرێ و هەر یەکە جوانی خۆی هەیە دکتۆر جان دکتۆر دیار محەممەد زۆر سپاس دەکەین با زوڵمێکیش لە باوکن نەکەین لەوسا من هەر لەم دکتۆر دیار جارێ لای باوک لەێنیت خی گەورە مۆفەقەت کا سپاس دەکەم تۆ بێگەرنی من نازاکەی بۆ یەکەم ڕێگایەکی دوور هێنامی لە خزمەتە دووەمیش زۆر سەرمات بوو سپاس دەکەم خی گەورە مۆفەقەت کا من تۆزە کوێستانی ترم تۆزێک بازم تۆزە خۆگرترم باسی خۆ میزانی حەسەناتەوە دەستی خۆش دەستی و برایانە هەمویان خۆش بوو ڕۆژی ڕۆژوانیش قبول اللهم ئامین سپاس دەکەین وە سپاس بۆ هاوکارانم کە ڕاستیەوانش زۆر زۆرمان دۆ بن لەگەڵمانە خۆشەویستان تاعات و عیبادەتی ئێوەش قبول ئینشاءالله تاکو بێ گەشتنەوەیکی دیکە و جێگەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ